ڕۆژاوای نیشتیمانی خۆمانین. ئەمڕۆ ئێمە لە مانگی سووری کوردین هاوکاریەکانمان گەیان کە وەجبەی یەکەم نزیکەی 32,000 پارچە دەرمانە. ئەتوانم بڵێم بەوەی کە کۆکرێتەوە ئامادەکاریەکرێت دەهێندە و زیاتریش دەرمان بەڕێگەوەیە. لە ئەمڕۆ بە هەمان شێوە بڕێکی ئێجگار باش ئارد بەڕێوەیە بێت کە سەر و 500 تۆن ئاردە. خەڵکی ڕۆژاوا زۆر دڵخۆشن بەو پشتیوانیەی لە باشوورەوە ئەکرێت بۆ ڕۆژاوا. پێیان وایە ئەوەی لەم قۆناغە سەختا لە پشتی کوردەوە وەستاوە بە پلەی یەکەم کورد خۆیەتی. ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە هاوکاریەکانتان. بۆیە هیوادارم هەموو لایەک بە پێی توانای خۆمان لەم هاوکاریانە بەردەوام بین. هێزێکی گەورەی معنەویە. یەک دوو خاڵکە گرنگە ئەوەیە لێرە بە پلەی یەکەم دەرمان گرنگە، ئارد گرنگە، شیر گرنگە، بەڵام گرنگتر لە هەموو ئەمانە ئەوەیە ئەو کاڵانەی کە دێ ئێکسپایریان نزیک نەبێت، واتە ئێکسپایریان سەر و 6 مانگ بۆ سەرەوە بێت. ئێمە بە ناوی خەڵکی باشوورەوە لێنین، پێمان وتن براکانتان لە پشتانن لەم قۆناغە و لە هەر قۆناغێکی ترە. لای ئێمە جیاوازی نییە لە نێوان قامیشلۆ و ئامەد و سنە و سلێمانی و هەولێرە. کوردستان یەک کوردستانە. هەمومان ئەوەی لە پێ توانامانە هەبێ ئەیکەین بە هاوکاری مادی، بە گردبوونەوە، بە خۆپشاندان، بە خەباتی مەدەنی، بە خەباتی دیبلۆماسی. چەند ڕۆژێکی زۆر گرنگمان لە بەردەمایە ئەوەی ئێستا بە تایبەتی لە شارەکانی کوردستان بە خۆپشاندانی مەدەنیە کرێ ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە. ئەوەی لە ئەوروپا کرێ و لە دەرەوە کرێ ڕۆڵێکی زۆر گەورەتری هەبووە. بەردەوامبوونی ئەم خۆپشاندانەمان، ئەم خەباتە مەدەنیانەمان واکە ئاگربەست درێژ کرێتەوە. ئەمان زۆر ئازانە بە پێوە وەساون. ئەتوانم بڵێم تا ئێستا گەڕەک و گوندێکی کوردی لەم مانتیقە کوردنشینانە هەمووی بەدەست کورد خۆیەوەیەتی. گرنگە بەردەوام بین، پشتیوانیانە بین. ئەمە بەڵێنمان بە جەنابیاندا کە لەگەڵیانە بین. ئەتوانم بڵێم لە ئەمڕۆ تا کۆتایی هەفتە بڕێکی ئێجگار زۆری کۆمەکی کورد کە هی هەموو باشوور خۆیەتی لەم دۆخایە مە سنووری حیزبایەتیمان تێپەڕاند. ناکۆکی ئەکرێ هەبێت، بەڵام کاتێک کە نیشتیمان کەوتە مەترسیەوە نیشتیمانە خەینە پێش هەموو ناکۆکیە سیاسیەکانمانەوە. سپاس، دەستخۆش. ئەم بناوی هەیڤا سۆری کورد خێرهاتنە شاندەیە پارتیە هەلوەز دکن ji başûrê Kurdistanê. Hemê xelkê menî başûrê Kurdistanê, Bakurê Kurdistanê, xelkî menî li Ewropa em spasiya gişa dikin bi sekna wanî li kêleka gelê Rojavayê Kurdistanê. Seknekî bi rûmet, seknekî netew parast, seknekî cê rêz û hurmetê bi rastî. Milê xwepêşandana, milê em bêjin kampanyên alîkariyê jî ev penaberiya gojvî şerê dawî çêbû, ev şerê govan hêzê tundurû ser herêmê me danîn, got xelkê me giş penaber bû, bi rastî gelekî penaber rewşekî aloz gelekî jiyan kir. Em bi navê xelkê Rojavayê Kurdistanê, bi navê xelkên Efrînê, bi navê xelkên Kobanê, xelkên Cezîrê, bi navê heyva Sorî Kurd em wana teva spas dikin hemî helwestê wana. Em bi xêratina wana dikin ha îro derman ji me re anîne, sê seyarê derman anîne, evena wê gelek cîha bigirin, wê bidin nexweşxana, mêtin sê gel desteya tenduristî bikin, ji bo got xizmeta va penabera bike. Sekna wana jî cê rêz û hurmetê hatina wana cê hêzê ji bo vî gelî. Em jî daxwaz dikin wekî wa jî anî ziman got ev agirbest berdewam bike, çareseriya siyasî pêşkeve. Got îdî ev millet ji vê metirsiyê derkeve, metirsiya ber komkujiyê ji xwe bengeweziya me wek heyva Sorî Kurd hemî hêz aveya hebû. Em gelekî spaskir ji bo wana bi xêratina wana dikin û spas ji bo alîkariya wan. پەیامێکمان هەیە بۆ دڵسۆزانی ڕەوەندی کوردی لە پەیامێکمان هەیە بۆ دڵسۆزانی ڕەوەندی کوردی لە دەرەوە. ڕۆڵێکی زۆر گەورەتان هەبووە، زۆر جوامێرانە، زۆرێک پەیوەندی بە ئێمەوەکەن چۆن کۆمەک بگەێنینە ڕۆژاوا. ڕەنگە ناردنی خواردن، ناردنی پێداویستی لە ئەوروپاوە بۆ ئێرە گەلێک زەحمەت بێ. ئێمە داواتان لێ یەکەین بۆ نمونە هەر کەسێک وێ هاوکاریکە ژمارە حسابی فەرمی دروستەکرێ
لەوانەیە $100 لەوێ بدەی بە کاڵا شتێکی ئەوتۆ نەکا بەڵام ڕەنگە لێرە خێزانێک یەک مانگ بە $100 تێپەڕێنێ بۆیە داواکارین ئێوە کۆمەکی مادی بنێرن بە پارە هاوکار بن لە ژمارە حسابێ فەرمیەکانەوە کە ئەعلانەکرێت ئەگەر هەر یەکێ $100 $50 بە پێی توانابێ دڵنیا بن ئەمە پشتیوانیەکی زۆر بەهێزە بێ بۆ ئێرە گەلێک مەمنونم سپاس گەلێک مەمنون گەلێک